لا دكتور یاداش ساڵح پسپۆڕی پزیشکی هەناوی دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵ بدایە دکتۆر بەخێراتی. زۆر سپاس دکتۆر. دەمێ بزانم کە خەڵک چۆن خۆی بپارێزێ ئەم ماوەیە. وڵات زۆر سپاس. طبعاً ڕێکارەکانی خۆپارێزی لە توشبوون بە پەتای کۆلێرا تواندا بەشکێن بەسەر دوو بەشی سەرەکیە. بەشێکیانەوەی کە دەوڵەت لیپەپرسە ئەنجامی بە بریتە لە داوینکردنی خۆراکی سەلامەت واتە چاودێریکردنی ناو بازاڕ و مطعم و چێشتخانەکان تاکو خۆراکێکی پاک و خواردنەوەکی پاک پێشکەش بە هاوڵاتیەکانیان بکەن. دوو کۆنتڕۆڵ نیوشانی کە مەزرع و کێڵگەوانێ و سەوزە و میوەوانە دروستەکەن بە ئاوی زێرا بێ ئاوەکە پاکردنی کۆنتڕۆلی ئەمانە بێ بکە. سێ دابینکردنی پێکوتەی ڤاکسین بەڵامە لەم کاتەیە بەخۆی تۆزێک زەحمەتیش لە بەرەوەی هەم ڤاکسینەکە کەم هەم زۆریش بەکار نایە. هەموو ڕێگانێک کە دەوڵەت توانە بیگرێتە بەر بۆی کە ڕێژەی توژبوون بە پەتای کۆلێرا کەم کاتەوە. ئەوەی تیرانکەوتە سەر ئاستی هاوڵاتی خۆی لەسەر ئاستی تاک. لەسەر ئاستی تاک ئێمە کۆمەڵێک ڕێکارمانێک کار کەسێک ناتوانێت بیگرێتە بەبەست بەمەستیەوەی مەترسی توژبوونی کەمتر بێتەوە. طبعاً و کاکتۆریش ئاماژەی پێ ڕێگەی توژبوون فیک و ئۆڕەواتە لە ڕێی خواردن و پیسایەوە توشەوی کەواتە هەر کاتێک کە تۆ نانەخۆیت هەوڵ بە پێش ناخواردن دەستت لەگەڵ پنجەکانت هەمووی بەشێکی جوان بە ئاو سابوون بشۆیت. ئاو سابوونت لا نەبوو ئەتوانی مەسەلەن کحول بەکاربێنی و جێڵانی کە کحولەکە لە زیاتر ئەو جێڵە و شتایی کە لە کاتی کۆڕۆنا بەکارمانێنان بۆ ئێستاش بەڵێ بەڕێ کحولەکە لە 60 توانی ئەوە بەکاربێنیت. دوو پرۆسەیەکمانێ پێێت کلۆرینیکیشنەوە تا مەسان کلۆرکردن ناو ئاو ئەمە دەوڵەتدا ئامادەیەکە بەڵام تۆ لە جێ ئەمە ئەتوانی لە ماڵەوە چی بکەیت توانی مەسەن ئاوی کوڵاتە بەکاربێنی و ئەوەی کە لە ڕێی بەلو ئاو بۆ ماڵەکە تێگر حتا فلتریش نیە توانی پێشی بەکاری بێنی چ بۆ داشتن چ بۆ قاپشتن چ بۆ ئامادەکردنی خواردنتوانی ماوەی دقەیەک بیکوڵانی ئەوجا بەکاری بێنی. سێ دکتۆر دەتوانن هاوڵاتیان خۆیان کلۆرکردنەوە ئاوی تەنکی سەربانی خۆیان ئەگەر بزانن شازە دروستەکەی چۆن بەکاری بێنن دەتوانن کلۆرکردن توان بکەن ئەوەکاتوان بکڵۆنە جگەلەوە ئەتوان ئەم فترەیە لە جیاتێکی ئاسان ئاوی بەلوعا بەکاربێن ئاوی دەبەی کە پسکراو بەکاربێن بۆ خواردنەوە بۆ چێشتەنە تا کۆم فترەی تۆزێن پەتایە کۆتایی پێ. سێ هەوڵ بن ئەم فترەیە ئەو ڕێزانی کە حەزیان لە مەلەکردنی سەردانی مەل و چەم و مەلەوانکان نەکەن بۆش کە دەشێت کەسێک کە توژبی کۆلەرا ببڕاتە مەزبەحێکی داخراوە مەلە بکات دڵۆپێک لەو شلەکانی لەشی بێتە ناو مەلەوانگەکە و تۆش مەلاکی لەواشێ بەبێ ویستی خۆجێکێک لەو دڵۆپانە وسەقومە گا بچێتە لوتەوە چاوتەوە مەرجنیە لە هەر خواردنەوەی ئاوەکە بێ ئاوێکی پیس بێ دەکرێت و بەرکەوتن لەگەڵ ئاوەکەیە هەبێ لە مەلەوانگەکە تووشی بیت. باشە دکتۆرەکە ئێستا بۆ نمونە دایکێک لەگەڵ مناڵەکەیە لە ماڵەوە بێت و بڵێ مناڵەکەم خۆی زۆر تەواوی و ئێستا کۆلێراش بگرێ بەرگەی ناگرێ ئەم دایکە چۆن خزمەتی ئەو مناڵە بکە ئەم ماوەی هەتاوەکو بەسەر کۆلێرا ساڵە بێ. دایکەکە یاخود مناڵەکە بۆی کات لە مناڵەکەی بۆی لە مەترسی بۆ دەبێت. طبعاً گرنگترین چارەسەرەوە باشترین چارەسەر بۆ کۆلێرا بچێت لە ڕێگیریکردن لەوەی کە جسمی مرۆڤەکە وشک بێتەوە بەچی یەکرێ بە دوو شێوازەکرێت یاخود نەخۆشەکە خۆی ئەبێ شلەمەنی باش بخواتەوە دوو یاختۆتە ناتوانێت شلەمەنی بخواتەوە ڕێژەی توشبوونەکەی دژوار و کاتە داخلی نەخۆشخانە بێت و لە ڕێی مغەزیەوە لەشی لە وشکبوونەوە پارێزێ لەبەرەوە تۆ سەرەتا بێ پۆلەی نەخۆشەکەت پێ بەسەر سێ بەشە. طبعاً زۆرێک لەوانەیە تقریباً لە سڵافتەی جوانێک کە تووشی کۆلێرا بن هیچ نیشانەیەکیان نیە 125 جانێمێنێتەوە بن بە توشبوو لەم 125 بەشێکیان زۆر بە خەفیفی ئەیگرن بەشێکیان بە وەسەط ئەیگرن و بەشەکان دژواریگرن ئەوانەی کە بەسیط و وەسەط ئەیگرن تەنها خۆیان شلەمەنی بخۆنەوەوانێ مەسەن چەندت لێ ڕاتوانی بە شلەمەنی قەرەوەی مەرج نییە بۆ هەموو نیشانەیەکی سوکیش سەدای نەخۆشخانە مەرجنیە ناخێر بەڵام توانی چی بەکاربێنی گیرایەکمانی پێچێت ORS ئۆرال ڕێژێشنی تەراپی ئەمە لە زۆربەی دەرمانخانەکانە هەیە خۆمان ناتوانین دەرمانخانەکانی بیکردن پێکاتۆ لە کانزا ڤیتامینەکان سوێمە کاتێکسکمانە مغەزیە کیسە و خۆت ئەیگریتەوە کیسە بێخیتە لیترێک ئاوە جارسکە یەک پەرداخی لێ خۆیتەوانێت لە حاڵەتی دژوارەکەیە مەسەن تۆ ناتوانانی بە بخۆیتەوانێت جسمت بەشکی باش لە کانزا ڤیتامینی لە ڕۆشتووە مثلا زەخت و داوەزی و خەریکە ئاگای تێگەچێ حاڵەتی کۆماوە ئازاری گورچی لە میزکردنت کەم بۆ تۆ کەم ڕاستی مەترسی دارەمانەوێت و گوشتەکان گوردەوەرە ورسبوون ڕای کەسە پەیوەندی بە نەخۆشخانەوەکەیت و داخڵەکەیت و لە ڕێگەی دوو کانولەوە تۆ بێ بەردەوام مغەزی وەرگری نەخۆشمان هەیە لە 24 کاژێرە سەر و 20 بوتڵ مغەزی وەرگرە بۆ لەبەرەوەی کۆلێرا سیفاتێکی هەیە بڕێکی زۆر لە شتەمی لە دەست دەڕوا ینی وەک بینەکانی تر نییە بەکتریاکانی تر ینی بۆ هەردوو تقریباً کیلۆیەک 250 میل ئاوت لێڕۆ ئەی نەخۆشە ئەگەر 100 کیلۆ بێ یەک لەسەر چواری کێشەکەی 25 لیتر بەس ئاوی لێڕۆ. ڕاستە دکتۆر با پرسیاری ڤاکسینەکەش لێ بکەم وابزانم دوو-سێ جۆر ڤاکسین هەیە لە دنیایەکە بۆ کۆلێرا بەکارێت ئایا ئەمە عەمەلیە و زیاتر چ کاتێ بەکارێت؟ ئەوەی کە تاسە WHO ئەپرۆڤی کردووە تا ئۆکیاوە لەسەری کاتوانی تۆ ڤاکسینانە بەکاربێنیت بۆی کە
مەترسی توشبوونت کەم بێتەوە preventive measures بریتین لە 3 جۆر ڤاکسین ناوەکانیان دەکۆڕاڵ، شانکۆڵ لەگەڵ ئیڤۆکڵ. ئەم ڤاکسینیانە یعنی ناتوانیتەوە مەسەرەن دانیشتوان نزیکەی 6 بۆ 7 میلیۆنە بتوانین بیبی هەمووی. ئەمە شتێکی لە هیچ وڵاتێکە شتی وا ناکرێت. بەڵام بۆ کەسێک ئەوێ سەفەر بکە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر و ناوچەیە کە سەفەری بووەکە سێرەکە کۆلەرەی بڵاو کراوە پێشەوە جوڕایەک لەمە وەرەگرێت یاخود هەندێک لەو ڤاکسینانە جوڕایان هەیە. کەواتە زۆر ئەمەلی نییە بۆ کوتانی گشتی وڵاتێک بە کۆلێرا بۆ زیاتر بۆ شتی تاکیە و کاتی گەشتووە زیاتر لە ئاسەر ئاستێک زۆر زەحمەت دەتوانێت هەموو کۆمەڵیاکەت بۆ بکتیین حتا بیشیان بتی تۆ ناتوانین لە 100% پرۆتێکشن واتە بتپارێزە لە بەکتریاکە. دکتۆر یاداش ساڵح زۆر سپاس کە لەگەڵم بوویت بەخێرات.